ئەمڕۆ دوو ڕۆژنامەنووس لە سلێمانی دەستگیر کران و سەنتەری میترۆش دەڵێت هەوڵی ئازادکردنیان دەدەین. زووم بە دوواداچوونی بۆ دۆسەی دەستگیرکردنی هەردوو ڕۆژنامەنووس عیماد بیلال و جەمال عەبدوڵڵا کرد. ڕێکخەری سەنتەری میترۆ با زوومی ڕاگەیان دەستگیرکردنی ڕۆژنامەنووس عیماد بیلال لە سەر سکاڵای هاوپیشەیەکی خۆی بووە و با تۆمەتی تەشهیرکردن زیندانی کراوە. ڕەحمان غەریب گوتیشی لەگەڵ نووسینگەی جێگیری سەرۆکوەزیرانی هەرێم لەسەر خەتن بۆ ئازادکردنی دوو ڕۆژنامەنووسەکە و هەوڵ دەدەن بە زووترین کات ئازادیان بکەن. لەبارەی دۆسیەکەی جەمال عەبدوڵڵاوە ڕێکخەری سەنتەری میترۆ گوتی ناوبراو لەسەر سکاڵایەک بانکراوەتە دادگا، بەڵام دواتر دەرکەوتووە کە پێشتر سکاڵای لەسەر بووە و نەچووەتە دادگا بۆیە دەستگیر کراوە. ڕێکخەری سەنتەری میترۆ دەشڵێت دژی دەستگیرکردنی ڕۆژنامەنووسان و دەبێت با یاسای ژمارە 35 ڕۆژنامەنووسان مامەڵەیان لەگەڵدا بکرێت کە یاساکە ڕێگا بە زیندانیکردنی ڕۆژنامەنووسان نادات.